التأكيد إعلام ليريا ومن أظن مشكن برا لسؤال والله بيش أوي من سؤال كاني أوان جابي بدموا هر أون دلهم أمره برپرسیارەتی هەموو لایەنەکان پاراستنی ئەم دەستکەوتانەی کە بە خوێنی شەهیدەکانمان بەدەست هاتووە ئارامڕاگرتنی ئاسایشی ئەهلی ئەم وڵاتەیە چارەسەرکردنی بوچوونی جیاواز و گرفتەکان بە دایالۆگ و بە منطق چونکو ئێمە ئەبێ پەنا بۆ قووەتی منطق ببینەوە پەنا بۆ منطقی قووەت نەبین منطقی قووەت منطقێکی کاتیە و قووەتی منطق قووەتێکی دائیمیە قووەتی منطق هەر سەردەکەوێ یان زوو یان درەنگ بالتاکید دید و بوچوونی جیاوازیش هەیە جێم لێ بووە لە ئەخبار ئەڵێن برادرانی یەکێتی دێن لای پارتی زیارەتی دۆستەکان برادران و شریکەکانی خۆنی زەمانێک دەکەنەوە پاش ئەوەی هێوربوونی پارتی ئێمە هەمیشە هێورین ئێمە زۆر نەبووینەوە تا هێور ببینە ئێمە هەمیشە هێورین و هێوری ئێمەش تەنها و تەنها پاراستنی دەستکەوتە نەتەوایەکانە و بەرەو پێشبردنیتی لەسەر ئەمە استراتیژەتی ئێمە هێوریمان اختیار کردووە بەڵام ناچینە بن باری سەپاندنی شتی بەسەر خۆماندا لەبەر ئەوە ئێمە لەسەر ئەم مۆزوعش ناکرێ زووتر زیاتر قسە بکەینەوە و تکایەکی برایانەمش هەیە و کوردانەش لە دەستگاکانی ڕاگەاندنی ئێمە هەیە لە هەموویانەوە بە ئی پارتی و یەکێتی و گۆڕان و ئی شوعی و ئی خۆیان لە بن سێبەر دەزان و بێلایەن و کە ئەمڕۆ بەڕاستی بێلایەنیش کارێکی ئاسان نییە ئێمە لە ئەمریکا بوون بە ڕەحمەت بێ کاک ئەنوەر سەباخ هەبوو جماعتی حزبی شوعی بوو اینجا کە ئەبوو بە مشکلە یان خلاف لە مابەینی ئێمە و برایانی یەکێتی دەمەگوت کاک ئەنوەر محایدە دەیگوت کاکە وەڵی محاید نەماوە من نە پارتیمە نە شوعیمە بەڵام زیاتر میلم لەگەل یەکی لەم دوانە هەر هەیە زەنی لەبەر ئەوە ئەو ڕاگەیاندنی سەربەخۆش تکام ئەوەیە کە کوردانە بن سەربەخۆیەکی کوردپەروەرانە بن بارزانی نەمر دەیگوت هەر کوردێکی باش پارتیە بەڵام شەرنی هەر پارتیە کوردێکی باش بێ بەڵام هەر کوردێکی باش پارتیە لە جیگای خۆ لەبەرەوە هەر ڕاگەاندراوەکی باش کوردێکی باش بێ لە حزبیەکی باشە بانزین مەکەنەوە بە ئاگرەکەدا ئاو بیکەم بە ئاگرەکەدا چوو ئاگرەکە کەس نییە تێدا نەسووتێ ئەوەڵ خۆتان تێدا دەسووتێ لەبەر ئەوە ئەم وڵاتە بەرگەی ئەوەندە چاوساندن و زڵم و سۆتاندن و تعریب و تەهجیر و کیمیا و ئەنفال ئەوەندەی بینیوە بە هەمومان هەوڵی بدەن قەرەبووی وڵاتەکەی خۆمان بکەین قەرەبووی ملەتی خۆمان بکەین و شەرمەزاری شەهیدەکانی خۆمان نەبێ دیسان من ئەڵێم پیرۆزبایی لەم شارە دەکەم بەم هەواری شار کە کردیانە و ڕێزمان هەیە بۆ خەڵکی سلێمانی و ئەم ئالۆگۆڕانەش بکەوێتەوە ڕێڕەوی خزمەتکردنی وڵات و شارەکە و بە بوونی پارتی دیموکراتی کوردستان وەکو یاریکەرێکی کاریگەر لە ئەم بوهارەی کوردایەتیدا پاراستنی ئەم دەستکەوتانە و بەرەو پێشبردننی ئەزمونونەکەمان بۆ ئایندەیەکی گەشتر اینجا چۆن خەڵک تەفسیری دەکاتەوە ئێمە ئایندەیەکی گەشترمان گەرەکە و هەموو دەبێ با قسە بکەم ئیشتار جەم لە ئێوە کردەوە پانزین مەکەم بە ئاگرەکە دەدەنی لەبەر ئەوە ئێمە ئەم دەستکەوتەکانی زیاتر یان بەرەو پێشبردننی ئەم ئەزمونە تەفسیری خۆی هەیە و بتەکید بەسیترین تەفسیری وڵاتەکەمان ناسنامەی خۆی هەبێ ئەندام بێ لە ئومەمی متحیدە بەڵام ئەویش بە شەڕنە بە زۆرنە بە تێگەیشتن و پێگەیشتنی یەک لەناو خۆماندا یەک ڕێزی دوو کۆبوونەوەی لە دەوروبەری مەرجعیەتێک سێ پەیداکردنی زمانێکی هاوبەش دایالۆگ لەگەل ئەو وڵاتانەی کە وڵاتەکەی ئێمەیان دابەش کردووە ئێوە خۆش و سلێمانیش بە کامیرانی ببینێتەوە زۆر سپاس
کاکە ببوورە کاک بەسەرا مەمتان پرسیار مەکەن زەحمەت نەبێ پرسیاری کورد و بەسەرە کاک بوونەکەیانێ فەرموو بڕیاری ئێمە لە بەیاننامەی مەکتەبی سیاسیدا بە ڕۆشنی هاتووە و برادرانی یەکێتی شتێگەشتن و وەڵامکاری ئێمە و برادرانی یەکێتیش حتا ئەگەر سوبینێ گۆڕانیش جارێ لە ڕاگەاندنەوە باسی ناکەینەوە. کاک عتا کەڵاو سوار من وەگە کەمال لە سایتی دو ڕۆژ ئێستا ئەم بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی دژوارە وەک دەزانین کە پەرلەمان کاران نەکراوەتەوە خەڵک ڕەوشێکی ئاڵۆزی هەیە تا ئێستا موچەی مانگی نیسان نەدراوە ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە هەرێمی کوردستان چی دەکەن بۆی کە ئەم دۆخە ئاسایی بێتەوە و شتێکی دیکەمەیە کە دەنگۆیەک هەیە بازنەوە دەکرێت کە ڕاگرتنی موچەی مانگی نیسان کە تا ئێستا دابەش نەکراوە ئەم ڕۆژ تا ئێستا دیار نییە تا چەند پەیوەندی بە ڕێکەوتنامەی نێوانی یەکێتی و گۆڕانەوە هەیە لە کاتێکدا دەسەڵاتی ڕای حکوومەتی هەرێمی کوردستان لای پارتی دیموکراتی کوردستان. من لە ناو حکوومەتدا نیم ئەو سوالە لە حکوومەت بکەنەوە یەک ئی دووەمیش حەز ناکەم ڕامان کێشن بە تەسەوری من ئەم قەیرانی دارایی نەتیجەی نەبوونی پەرلەمان نییە نەتیجەی مەشاکلی نێوان پارتی و گۆڕانژی نییە ئەم قەیرانی دارایی سیمەتێکی ئەم ناوچێ و عالەمی گردووتەوە مەسەلێکی اقتصادی نێودەوڵەتیە ئی دووەم باسی ئەوەش دەکرێ ینی ئمە هەر قوتمان داوە و قوتیش دەدەین قسەی ناحەزانی خۆمانیان دانەوێت ئەڵێن ئەگەر ئەم اتفاقا خزمەت گوزاری دەکرێتەوە شەفافی دەکرێتەوە وەزعی کوردستان بەرەو پێش دەچێتەوە من ئەڵێم ئەم دوو حزبە یەکیش بوون هەم گلەی لە بێشەفافیەتیان هەبووە گلیان لە بێ خزمەت گوزاریان هەبووە ئمە عەرەب دەڵێن نحن ولد القرية وكل واحد يعرف خيه ئەکتر ئەناسین و حەق نییەش ڕامان کێشنەوە نە ئێوە و نە خەلکی تریش وەڵا حتا برادرانی گۆڕان دەیگۆڕن چیان گۆڕی وەزانی لەبەر ئەوە نامەنخرە بەرامبەر بە ئیتیهامێکی شعبیەوە کە بەڵێ شتێکە بەرەو دۆخی جاران هاتەوە زانی ینی هەمومان خەریکم بەرەو چەند ساڵ لە مربعی یەکەوە بگەڕێنەوە لەبەر ئەوە ناکرێت ئەتوو شەفاف بی و من ناشەفاف بم ئەتوو خاوێن بی و من گەندەڵ بم ئەتوو زانابی و من غەشیم بم ئەمە ناکرێت ئەم ئیتیهامانە ناکرێت چونکو ئێمە یەکتر دەناسین هەمومان مەسئولین بەرامبەر بە دوێنێ هەمومان مەسئولن بەرامبەر بە ئەمڕۆ و حەقە هەمومان مەسئول بین بەرامبەر بە سبەینش لەبەر ئەوەی تو ئیفادەی من وەردەگرێ بێ هەموو دنیا بڵێن ئێمە چی دەکەینەوە یەکێک لە مەشاکری کورد ئەوە کە ئێوەڵێن مؤتەمەری قەومی بگیرێ بۆی ئێمە هێشتا دزی بە زەنگل بین هەرچی کورد هەیەتی نیشانی عالەم بداتەوە من ئەمە دەکەم نییەشتی وا لە سیاسەتدا ئیعلام ئەبێ ئەمنی قەومی بپارێزێ ئێوە هاتوونەتانەوێ هەموو ئەسراری قیاداتی کوردی لە دەمی ئێمە دەربێنن کاکی تو لە دەمیم دەرنین کاک عتا کەناڵ بشوار کاک سامان تۆ پرسیاری زۆر کرد کاک سامان من دوو سوالی تر وەردەگرم و تەواو نێوان ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە باس لە خاڵێکە کرێ کە کاراکردنەوەی پەرلەمان بە بێمەرج کەمێکێک بوو لە کێشە گەورەکانی نێوان پارتی و هەروەها بزوتنەوەی گۆڕان کە و دۆخی هێنا ئارامەیەکێک لە خاڵەکان دوو تا چەند ئێمە کاریگەری لەسەر ڕێکەوتنامە استراتیژی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە کاتێکدا هەتاوەکو ئێستاش ئەو ڕێکەوتنە کاری پێ دەکرێت هەڵ نەوەشاوەتەوە نیگەرانەکەی ئێوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە یاخود سیستەمی گۆڕانە کە هاتووە ڕەنگە بۆ دەربازبوون لە قەیرانەکە ئەم ڕێکەوتنە ئێمە نیگەران نین ئێمە نیگەرانی وڵاتی خۆمانین نیگەرانی ملەتی خۆمانین ئەمە یەک ئی دووەم مەبدەیەک هەیە ئێوە لە ئیعلام بەبێ بزانن نەک هەرچی دەگوترێ ڕاستە نە هەرچی دەزانرێ دەگوترێ
سەردانی لایەنە سیاسەکان هەنستر هەڵوێستیەوان سەر کەسی ڕفراندۆم ئەو کۆمیتەیە چی لایەن سەردانی لایەنەکانتان کردیان خۆتان ئەوەی لجنەیەکە ئەو لجنە ماوە و دۆخەکانی کوردستان ئەحدازی تر هاتەوە پێش بەڵام ئێمە ئەگەر لەگەل وڵاتەکانی دراوسێ بە تایبەتی لەگەل عێراق بیگەێنێ لە یەک تێگەیشتنێک پێویستی بە ڕفراندۆمیش ناکاتەوە ئەرێ مەجارێک نادەنە بۆ کورسات و گەلی کوردستان و ئەوانیژەر ئێوە کاک بابان نێنارتی نا یەکێک بکرێت دوان نا کەی من ناتوانم تاریخەکەت بدەمێ بەڵام لە ئەولەویاتی ئێمەدایە ئەمە یەک ئی دووەمیش دیسە من دەڵێم ئەگەر ئێمە لەگەل عێراق قرار بوو وەفدێکی حەزابەکان بچێتەوە بۆ بەغدا یەکێک لەو مەسائلانەی کە باس بکەین مەسەلەی پەلەکردنی چۆنێمە نییە بۆ پەرلەمانی بەغدا دەست بەرزکەن وەزیریان بۆ دابنین ئێمە ئەچین مەوزوعی شەراکەت باسی دەکەین لەگەل ئەم حکومەتە یان لەگەل پێکهاتەی سیاسی عێراق ئی دووەم مەسەلەی ئەو شەراکەتە ئێمە پێرێ وەفدێکی پەرلەمانی بەغدا لایم بوون پێم گوت ئەرێ ئێوە ناکرێ ڕۆژێک بە مێشکێکی کراوەتر سوالێکمان لێ بکەن بەڵێ ئەرێ کوردین و ئێوە بۆ دەتانەوێت جودا بن کەی دەتانەوێت جودا بن چۆن دەتانەوێت جودا بن عەلاقەل ئێمە وەڵامێکتان بدەینێ بە بارزانی نەمریان گوتی بە ئێمە دەڵێن قوتاع الطرق و عوسات و متەمەردین گوتی باشە ناومان بێنن باشە بەس بەلکو یەکێک بێت سوال بکاتەوە بڵێ ئەریکاکە ئێوە بۆ قەتات بۆ ڕێگەگرن ئێوە بۆ عوساتن بۆ متەمەردن ئێمە وەڵامی خۆمان پێیان بدەینەوە لەبەر ئەوە بەڕێی من ئێمە ئەبێ بە شوێن زمانێکی مشتەرەک بە ئیران و بە تورکیا و بە عێراق بگەین بڵێکاکە ئێوە وڵاتی ئێمەتەن تەقسیم نەکردووە وڵاتەکانی گەورە وڵاتی ئێمەی بۆ ئێوە تەقسیم کردووە لەبەر ئەوە ئەم خاکی ئێمە داوای ئازادی لەسەری دەکەین خاکی کەس نییە دامانگرت بێ ئەم کوردستانە کەی عایدی عێراق بووە بەڵام ئەبێ ئێمە عەقلێکی عێراقی پەیدا بکەین کە گوێمان لێ ڕابگرێ جورئەتی ئەوەی هەبێ چوو یەکێک لە بەسڕەوە ئەڵێ شەمشێری هەلگرتووە وەڵام کوردەکان هەموو دەکوژن یەکێک ئەڵێن وەڵا سەددام باشی کرد کیمیایی لێدان بەس هەندێکی مایەوە گوتم ئەم زمانە زمانی ئەم سەردەمەند نییە لەبەر ئەوە ئێمە ئەبێ بە شوێن زمانێک بگەرین کە گوێ لە ئێمە بگرنەوە ئێوە گەنە ئێمە ملەتێکی حەز ناکەین زۆرداری بکەین حەز ناکەین شەڕ بکەین خۆ ئێمە نەداوە بۆ شەڕ ئێمە حەزەکەی ملەت ئێمە لە ئاسوودەیی بژیت پێشکەوتن بژێت زانکۆکانی پێشکەوێ ئابووری پێشکەوێ ئێمە هەر بە شوێن شەڕ و شۆڕ ناگەڕینەوە بەڵام ئێمە دەمانەوێت بیرێکی مشتەرەک زمانێکی مشتەرەک گوێیەک هەبێ گوێڕایەلی قسەکانی ئێمە بێتەوە ئەو خانمە ئەو وار ئاخر سێوار ئێمە لە دەرونی خۆماندا خۆمان بە ئەکتیڤ دەزانین و بۆیەم گوتم دەستخۆشی و دەستکۆشی لەو پارتیانەی ئەم دەبەرە دەکەم چونکو ئێمە هەلومەرجەکان دەخوێنین دوێنێ و ئەمڕۆ بیر لە سبەینش دەکەینەوە میکانزمەکەی بیرێ لێ دەکەینەوە لە کوێ خەلەلەکە هەوڵن چاکیکەینەوە بەس لە بیریژمان نەچێتەوە ظروفی مەوزوعی لەگەل ظروفی ذاتی پارتی نەگونجاوە احتیمالە لە ظروفی ذاتی ئێمەش لەگەڵ ظروفە مەوزوعەکەی گونجاو نەبوو بێ وەکو پێویست بەڵام زیاتر ظروفی مەوزوعی ئەم دەڤەرانە لەگەل ظروفی ذاتی پارتی گونجاو نییە لەبەر ئەوە ئێمە لە دەرونی خۆماندان ئەکتیڤین بەڵام بەتاکید هەمیشە بیر لە ئەکتیڤ بوونی زیاتر دەکەینەوە زۆر سپاس تواصل